دوعا بکەن بۆ مناڵەکانتان، بۆ نەخۆشەکانتان، بۆ ئەوانەی کە بەجێتان هێشتون، بۆ ئەوانەی کە داوای دوعای خێریان لێکردوون. نەچن کات سەرفکەن لەشکی پڕ و پوچ و توڕەهاتە، نەچن بازار بکەن، نەچن هەدیە کۆکەنەوە، نەچن بزانن چی جوانە و چی هەرزانە و چی باشە. ئەوەی لێرە دەسەکەوێت یەک بە 100,000 لە هیچ شوێنێکی تر نییە، لە هیچ بانکێمەتان دەست ناکەوێت، هیچ ڕەسیدێکی فری ئاواتان نییە جارێکی تر. لەبەرەوە یەک نوێژ بەزایە مەدەن، نەچن بخەون لە ئوتێلە، نەچن کاتی خۆتان بە قسە و بە شتی پڕ و پوچەوە بەسەر بەرن. تۆ میوانی پەروەردگاریت، کاتەکەشت کەمە، وەکو چۆن کاتی دنیا کەمە. ئەمرە پێمان ئەڵێت ژیانی تۆ کورتە، ئەو کۆم ئەمرەوەیە وایە، بڕۆ لە تیارە دابەزە، وەرە بچۆ ئوتێل هەستە، وەرە خۆ بشۆ، بڕۆ بۆ ئەمرە، لەوێ تەوافکە، سەعیکە، سەرچاکە، یەکسەر بڕۆرەوە. ژیان ئەمەیە خۆشەویستەکەم، بەرگی دنیا، ئەمە بەرگی دنیایە، ئەمە نمونەی دنیایە. کەوا مەسامەحیە فەرمێ بەرگی دنیا هێندە کورت و کۆنە و بازاڕیە، چونکە ناگاتە گونی دێوانەکەی لی عاریە. ئەڵێ ئەم جنە بۆیە ئاوا کورت و دلی دنیا ئاوایە، ئەمە جلی دنیایە، بۆیە ناگاتە قوڵە قاسمان. ئەمە ژیانە خۆشەویستەکەم، ئەمە کفنێکە کە ئەمڕۆ ناسبێنێ هەر لەبەرێکی پەلت نەبێ. لەبەرەوە ژیان بەمە دەست پێیەکە، بە قوماتێ دەست پێیەکە و بە کفنێک کۆتایی دێ. لەو بەینەیە چەند خۆشە ئێمە ئەمرەیەک و ئیحرامێکشمان لەبەرابێ بۆ ئەوەی کە هیچ نەبێت تاوانی نیوە ڕێگەکەمان پاکەینەوە. لەبەرە خۆشەویستەکە من فرسەتم مەژێ دووبارە بێتەوە. چێ ئەیزانی 2 ساڵ 3 ساڵ کۆرۆنا ڕێ لە خەڵکە بێت و نایە حەج و عەمرە بکات، دووبارە چێ لە جارێکی دوو تۆ فرسەتە پێدرێتەوە بیتەوە بۆ ئەم ماڵە. لەبەرەوە بێ ئەمرەیەکمان کرد بە معنای کەلیمە ئەمرە بێ، بە معنای کەلیمە نیەتمان لەوەیە بێ. خوای گەورە شتێکی لە ئەمرە باشترمان بەنسیب بکات کە حەجە و بینەوە بۆ حەج ئینشاءالله. لەبەرەوە دڵنیا بن یەکێ لە قبوڵبوونی ئەمرە ئەوەیە کە ئینسان دوای ئەمرە ئینسانێکی چاکی لێ دەرچێت، ئینسانێکی باشی لێ دەرچێت. ئەو دەورە تەدریبیەی کە بینی گۆڕانکاری بەسەرا بێ، بچێتەوە ئینسانێکی جاران نەبێ، لە مەجلیسێکا دانیش بڵێت خوا ئەو غیبەتە لای من مەکەن، ئەو مسەلسەلە بگوێنەوە، ئەو گۆرانیە من حەزم لێی نییە، ئەو جگەرەیە لە دەرەوە بخۆ، هەموو ژیانی بگۆڕێ. ئەگەر ژیانت نەگۆڕا، هەر ئینسانەکەی جاران بوویت، هەر بەیت و بالۆرەکە بوو، وەڵڵی ئینشەڵڵا نەهاتی تایە. خوای گەورە ئیشی بە ئێمە نییە خۆشەویستەکانم، تۆ ئیشی بە خوا و بە ماڵی خوا و بە ڕەحمەت و بە شەفەقەت و بە دەسەڵات و بە نیعمەت و بە ڕزقی خوای گەورە هەیە. خوای گەورە پێیسی بە کەسمان نییە. ئەگەر لە ئاستی ئەمەیان نەبووی بۆ هاتیت، پێت ئەڵێن بۆ هاتیت، بڵێ خوایەوە هاتم، بەڵام من هاتم، بەڵام بە جلێکی ترەوە، بە دڵێکی ترەوە، بە بەرگێکی ترەوە، بە قەنەعەتێکی ترەوە بۆرمەوە. لەبەرەوە هیوادارم ئینشاءالله کە ڕۆژی نێوبەدڵێکی خۆشەوە بگەڕێینەوە. هەستکەین شتێکمان کردووە، هەستکەین گۆڕانکاریمان کردووە، هەستکەین ئەوەی بۆی هاتین ئەوەمان دەستخست، نەک تەنها جانتامان پڕ کردو یامان بە کۆڵمانە، بەڵکو بڕۆینەوە و زاد بەرینەوە. زادەکەشمان وەتەزەوەدوا فإن خير الزاد التقوى، توێشوو بڕنەوە باشترین توێشوش تەقوا و لەخوا ترسانە. هیوادارم ئینشاءالله کە ڕۆشتینەوە هیوادار بین جارێکی تر ئەم سەفەرە لەگەڵ ئەم دەم و چاوە جوانانەیە، لەگەڵ ئەم خەڵکە چاکەیە دووبارە بێتەوە، بڵێ ئای مامەسا خۆزگە بە خۆزگایەتی خوا چۆن ئەو حەجە ئەمرە خۆشەیەمان پێکرد، پێکیشەوە یەک حەجیشمان یەک جاری ترە کرد، ئیتر بژمردمایە قەیناکرد. سەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.